پرسی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لایەنەکانی دەسەڵاتی خستۆتە جوڵە و بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بانگەشەی کۆدەنگی و یەکریزی نیشتیمانیان هێناوەتەوە بەرباس. یەکریزی نیشتیمانی ئەو چەمکەی لایەنەکانی دەسەڵات زۆرترین دەستکەوتی حیزبی و شەخسی پێدەستەبەر دەکەن و زۆرترین جاریش هەر ئەوان خۆیان یەکریزیەکە دەشێوێن و درزی گەورە و پەرتەوازایی دەخەنە نێوڕیزەکانی نیشتیمان. بەوردبوونەوە لە شێوازی سیاسەتکردنی پارتەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا ڕوون دەبێتەوە کە هەر کاتێک هەرێم و قەوارە دەستوریەکەی کەوتبێتە بەردەم مەترسی و پێشهاتێکی نوێی چارەنووسساز وەکو هەڵبژاردن هاتبێتە ئارا لایەنەکانی دەسەڵات ژیرمۆ یەکریزی و کۆدەنگی نیشتیمانی دەگەشێنەوە. ڕاستەوخۆ دوای ڕەوینەوەی مەترسیەکان و نەمانی کاریگەری پرسە گەرمەکانیش کەوانەکە قڵب دەکەنەوە و پشت دەکەنە بەڵێنەکان و دەستنە سەر هەمان ڕیتمی پێشووی تاگڕەوی و حیساب نەکردن بۆ ئەوانەی دیکە و هەڵپەکردن بۆ چنینەوەی دەستکەوتی حیزبی و شەخسیەکان. ئەمە چیرۆکی سیاسەتکردنی پارتەکانی دەسەڵاتە بە تایبەت لە دوای ساڵی 2003 و گەڕانەوەی کورد بۆ بەغدا. یەکریزی نیشتیمانی کە جارجارە حزبەکانی دەسەڵاتداری هەرێمی کوردستان باسی لێوە دەکەن لە چەند حاڵەتێکدا باس دەکەن. یەک لەو حاڵەتەی کە هەرێمی کوردستان لە ئەزمە و قەیراندایە یا ئەوەتە کێشیان لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەتی لەگەڵ بەغدا هەیە یا ئەوەتە لە کاتی هەڵبژاردنەکان. لە ڕاستیدا یەکریزی نیشتیمانی بە شکل و شێوەی خۆی شتێکی گرنگ و پێویستە، بەڵام بەو شێوەی کە لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان باسی لێوە دەکەن شتێکی ناجوورە، لەبەر ئەوەی لایەنەکانی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان حتا ئیشیان بە حزبەکان نەبی ینی باس لە یەکریزی نیشتیمانی ناکەن. ئەو کاتەی کە یەکریزی نیشتیمانیش بەرپا دەبی و ڕێکەوتنی سیاسی واژۆ دەکرێت بە تایبەت سەبارەت بە بەغدا کە ئەزمون گەلێکی زۆر هەیە، دواتر بەڕاستی پشت دە حزبەکان دەکەن لە حزبەکان بێمنە دەبن. ئەگەر دەسەڵات دارانی هەرێمی کوردستان باسی یەکریزی نیشتیمانی دەکەن، پێویستە بەر لەوەی لە بەغدا یەکریزی بکرێ لە هەرێمی کوردستان یەکریزی بکرێت. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە بەهۆی ئەوەی کورد لە ڕابردوودا یەکریز نەبووە و ئەجێندا و ئامانجی حیزبی و شەخسیان پەیڕەو کردووە، دەستکەوتی نیشتیمانی زۆر گەورەیان لەدەستداوە. بەردەوام دەسەڵات کاتێک ئەو کەسێک کە دەسەڵاتدار بە ئەو حیزبێکە دەسەڵاتدار بە ئەو شەخسانی کە دەسەڵاتدار بوون کاتێک کە پێویستیان بەوە بووە کە لەگەڵ حیزبەکان تەبابن، وەرەقەیەکیان بردوتە پێش گوتیان وەرنە پێشێ لەگەڵمان، دواتر هەر دەسەڵاتی سیاسی پشتی لە حیزبە بچووکەکان کردویان، حیزب ئەوانی لە ئەوان بچووکترن بە قەبارەوە بە ژمارە پشتی لە ئەوان کردووە. بۆ تەبایی بۆ یەکڕیزی بۆ ئەمە دەبێت دەسەڵات ئەم دەست پێشخەرێ بکەم. بەردەوام کورد بازی ئەمەی داوە. ئەگەر بۆ نمونە کورد یەک دەست و یەک ڕەنگ بایە لە 91 دەمانتوانی بە فعلی موئەسسات دروستکەین، حکومەت دروستکەین، دادگای سەربەخۆ دروستکەین، پەرلەمانێکی بەهێز دروستکەین. حیزبایەتی نەیهێشتووە ئەمە ببێ. لە 2003ەوە کە فرسەتێکی تری مێژووی گەورە بۆ کورد هاتە پێشەوە، ئەگەر کورد یەک ڕیز بایە، ئەگەر سەرکردەکان یەک ڕیزبانە، هەلومەرزێک دەهاتە پێشەوە کە کورد شەریکێکی حەقیقی تر لەوەی ئێستا لە بەغدا دەبووە، لە هەرێمی کوردستانیش فێدراڵیەتێکی حەقیقی دەبوو. دوای 30 ساڵ لە حکومڕانی دوو پارتی دەسەڵاتداری هەرێم و پەیڕەوکردنی سیاسەتی دووفاقی و پشتکردنە بەڵێن و ڕێکەوتنەکان دۆخێک هاتۆتە ئاراوە، لایەنە سیاسیەکان متمانەیان بە یەکتری نەماوە. ئەمەش قەیرانێکی قوڵی پڕ مەترسیە کە سەرباری قەیرانە جۆراوجۆرەکانی دیکە بەرەوکی هەرێمی کوردستان و خەڵکەکەی گرتووە و ئۆباڵەکەشی لە ئەستۆی ئەو لایەنانەدایە بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەیەکانیان کردووە بە قوربانی وەرگرتنی پلە و پۆستێکی حزبی و شەخسی و دەوڵەمەندکردنی چەند کەس و بنەماڵەیەکی سیاسی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.